لەم ڕووداوەی ئەمڕۆ 3 کەس کوژراون. پێدەچێت زۆر بە ڕێکخراوەی کوژرا بێتن و زیاتر لە کەسێک کردەوەکەی ئەنجامدا بێ. بۆیە پۆلیس لە لێکۆڵینەوەدایە تا بتوانێت ئەو کەسانەی کە ئەم تاوانەیان ئەنجامداوە خەڵکی کوێن و بەرەوچوو هەڵاتون تاکو ئێستا ناسنامەیان دیار نییە. خاوەن ماڵەکە و خێزانەکەی و برای خێزانەکەی پێدەچێت بەرگریان لە خۆیان کردبێ. ڕووداوەکە زۆر بە ڕێکخراوەی ئەنجام دراوە و ئامێری کامێرای چاودێریشیان لەگەڵ خۆیان بردووە. ڕووداوەکە شەوی ڕابردوو ڕوویداوە بە پێی زانێرەکانی پۆلیس ئەنجامدەرانی تاوانەکە کە پێشترە ڕەشیان لەم خێزانە کردووە دەستنیشان کراون. لەو ڕووداوە چەک بەکار نەهێنراوە. هەرسی ئەندامی ئەو خێزانە بە چەقۆ بۆ تیغاز کوژراون. تاوانەکە لە باخێکی دوورە دەست لە نزیک گوندی چیمەن ئەنجام دراوە. سەرۆکی خێزانەکە تەمەنی 70 ساڵە و کوردە و خێزانی تەمەنی 40 ساڵە و عەرەبە و برای خێزانیشی تەمەنی 30 ساڵە لەو ڕووداوە کوژراون. کەسوکارەکەی ئاماژە بە ڕووداوەکە دەکەن و دەڵێن کێشەیان لەگەڵ کەس نەبووە. چاوەڕێی لێکۆڵینەوەی دەستگا ئەمنیەکان دەبن تا دەگەنە کۆی زانیاریەکان لە سەرئەنجامدەرانی ئەو تاوانە. ئەم ڕووداوی کاک ئەحمەد لە چیمەنا بووە. لە چیمەنام حادیسێ بۆ بەیانی زوو تەلەفۆنا بۆ ئێمەکردوتیان حادیسێوا بوو. ئێمە چوونە سەر حادیسەکە سەیمان کرد 3 جەنازەرێکی لە ژوورێکا دەست و دەمیان بەسرا بوو. ئیتر لەوێ کوژرابوونی هێزە ئەمنیەکان گەشتنەوێ تاقیبات تا ئیستاکە بە پێش حەدەسەکە نەکەوێنی هێزە ئەمنیەکان خۆیان ناشکرایەکەن. کاک ئەحمەد بە بڵای غاز کوژرا بوو. خێزانەکەی سەر بڕابوو. برای خێزانەکەیشی عینی هەر بە تەوە لێدرابوو لە هەرێکی لە ژوورێکا بوو ماڵەکەیان پێشکردرا بوو. 2 تاپڕ لە عەرزەکە بوو دەمانچەکان نەبردبوو. ئەمە قەزیەکە ئاوە ڕوویداوە. هەرێ گومان هەرێ مەسەلەی پێشتر کێشەیان هەبووە سوڕحکراوە کۆتایی هاتوو لەگە کووردە بەس ئێمە نەکەێنە پێش حەدەسەکان لەوانەیە هەتشێکە بێ لە بینە لەوانەیە هێزە ئەمنیەکان ماوارە لە ئامادەباشیاتان پشتوە خوای گەورە. زانێرەکانی پۆلیس پێمان دەڵێن ئەم کارە بە ڕێکخراوەیی ئەنجام دراوە. بکوژەکان پێدەچێت شارەزا بوو بێتن چونکە ئەو باخە دوورە دەستە و زۆر کەس پێی ناگات. بۆیە دەستگا ئەمنیەکان خەریکی کۆکردنەوەی زانیارین لەسەر ڕووداوەکە تا بتوانن بگەنە ئەنجام بۆ دەستگیرکردنی ئەنجامدەرانی ئەو ڕووداوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.